ئەم کوڕە ئاو بردی بەڵام سوپاس و ستایش بۆ خوای گەورە الحەمدولله کە بای هەموو دنیا بوو کە ئەم سەلامەت بوو شکر بۆ خوای گەورە ئاو بردی گرتیانەوە لە خوای گەورە بەزیاد بێ لەبەردەم یەکێک لەو کۆگایانم کە دوێنێ لە لافاوەکەی قەزای چەمچەماڵ زیانێکی زۆری بەرکەوتووە من ئێستا ئەچمە لای خاوەنی کۆگاکە کاک میکایل سڵاو لێبێت گەر باسیەوە بۆ بکەی سەرەتای ڕووداوەکە چۆن بوو سەرتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەم بۆ بەسەرکردنەوەی ئەو کارە ساتەی کە لە شاری چەمچەماڵ و ئەمەتی خێر ڕوویدا سەرەتا بارانەکە تەبیعی بوو یعنی بڵێن 8 ساعت باران بوو هیچ شتێک ڕووی نەدا بەڵام لێک ناکایە کە لافاو هات لافاوەکە لە بانی مەقانەوە هات سەبەبی لافاوەکەش لە چەند کەناڵێکی تر باسم کردووە سەبەبەکە ئەوە بوو چەند خان و vێلا و ئەو شتان لەسەر ئەو ڕێڕەوە دروست کراوە پڕ کراوەتەوە یعنی سەبەبی ئەساسی لایەنە بەرپرسیەکانی ئەم شارەیە کە ڕێگر نەبوونە لەو تەجاوزانی کە کراوە بەڕاستی ئەم شارە لەبەر خاتر بەرژەوەندی چەند کەسێک چەند ئینسانێک خەڵکێکی زۆر لەم شارە زەرری کرد تۆ پێتان وایە جگەلەوەی کە کارە ساتەکە سروشتیە بەڵام هۆکاریشی هەبووە بەڵێ کارە ساتەکە ڕاستە سروشتیە بەڵام هۆکارەکانی وەکو پێم وتی ئەو تەجاوزانەیە کە کراوە یعنی بربەس کراوە بۆ ئەو ئاوەڕۆییکەوە چەند ساڵە پیا ئەڕوا کۆگاکەی تۆ چی تێدا بووە ئەو ئەشیانی کە تیا بۆ چی بووە وەڵی کۆگاکەی من خواردن و پاکەرەوەیە یعنی هەموو موادغیزایی و هەموو شتەکانە ئەی بەعام هەموو شتێکمان هەبووە ئەشیاکان هەمووی ئەوە تا ئەبینی بە چاوخۆتان هەمووی وە لەژێر ئاوایە 2 ڕۆژە زیانەکان بچەن ئەخەم دێرێت وەڵی زیانەکان مەخزنەکە تقریبا 1500 متر شاید شتێ زیاتر کەمتر بێ بەڵام زیانەکان زۆرە یعنی ئەتوانم بڵێم 1.5 ملیۆن دۆلار ئەتوانم بڵێم کەمتر زیاتر ئەشیا لە ژوورەوە و بە چای خۆتان توانن سەیری کرد لەو کاتە مەترسی لەسەر ژیانی خۆتان هەبوو بەڵێ بە تاکید مەترسی لەسەر ژیانی هەر ئەم خەڵکە بەعام هەبوو بە تایبەتی ئێمە خۆمان ئەم کوڕە ئاو بردی بەڵام سوپاس و ستایش بۆ خوای گەورە الحەمدولله کە بای هەموو دنیا بوو کە ئەم سەلامەت بوو شکر بۆ خوای گەورە ئاو بردی گرتیانەوە لە خوای گەورە بەزیاد بێ وەکو خاوەنی کۆگاکە بەدەمەوە هاتنی خەڵک چۆن هەڵەسەنگێن ئەبین من لێرە ئەم پێنج خولەکەی لێرەم خەڵکێکی زۆر لە دەور کۆبەتەوە هاوکاری دەکەن وەڵی من سوپاسی تاک بە تاکی خەڵکی چەمچەماڵ دۆستانم لە دەرەوەی چەمچەماڵ ئەوەی بە تەلەفۆن ئەوەی بە نامە بە هەموو شتێکە هاوکاری خۆیان دەربڕیوە ئەم خزمانە لە دوێنێەوە لێرن ئاو دەرەکەن بەڕاستی کۆگاکە پڕ بۆ لە ئاو یعنی نازام چۆن سوپاسیاکەم ئەو نەئەڵێم خوای گەورە پاداشاماتەوە لەبەرەوەی بەڕاستی بە من نادرێتەوە ماڵێن ئاوا بێ زۆر سوپاسیانەکەی بۆ خەڵکی چەمچەماڵ ئەو تازە نییە هەموو کاتیاوا بەدەم خەڵکەوە هات وەڵی برام بێ قسوورن خزم و دۆست و کەس و حتا بێگانەش دۆستەکان هەمویان بەخوا لە من زیاتر بە پەرۆژبوون هەمویان یعنی لە دوێنێەوە بە بەردەوام 3 شەو خەوتومە هەر هەمووی تەلەفۆنی کردو و یعنی ئەحواڵ پرسی کردو لە وەزعەکان خۆتان الحەمدولله خۆمان سەلامەتین بەڵام بەداخەوە زۆر بەداخەوە یعنی لە ناخی دڵەوە کە پێم ناخۆشە دوو هاوڵاتی لێرە گیانیان لە دەستدا پرسۆ سەرخۆشی خۆم ڕائەگەێنم بۆیان خوای گەورە هەندێ بریندارێ ئیشەڵا خوای گەورە شفایان بدا تۆ پێت باشە لایانی پەیوەندیدار چیتان بۆ بکات چۆن قەرەبوو بکرێنەوە وەڵی وەکو قەرەبوو من داواکارم لە خوای گەورە قەرەبوو بکاتەوە یعنی من چاوم لە دەست هیچ کەسێک نییە قەرەبوو لە غەیری خوا بەڵام ئەوە ئەرکی حکوومەتە یعنی حکوومەت خۆی ئەبێ ئەو بەو کارە هەڵبسێ لیژنە پێک بێنێ بێ بگەڕێ سەیری زەرەر زیانەکان بکە ئەو زەرەر زیانە بەس لە من نەکەوتووە کۆمەڵێ خەڵکی تر لەم شارە تووشێ و زەرەر زیانە بوونە بە ئومێدم یعنی حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لیژنەیەکی باڵا پێک بێنێ ینی بۆ لێکۆڵینەوە لە دووە کارۆکاری سەبەبی ئەم ڕووداوە ڕاستە باران ڕەحمەتە باران ڕەحمەتی خوایە بەڵام سەبەبەکە بارانەکە نەبوو سەبەبەکە زیاتر ئەو کارە ساتانە بووکەوە ئەو ڕێگایان گرتووە لەو ئاوەی کە ئەڕوا زۆر باشە دەستە خۆش بە زۆر سپاس بەڵێ ئەمە وتەی خاوەنی کۆگاکە بوو کە باز لەوەکە زەرەر و زیانێکی زۆری بەرکەوتووە ئەگەر هاوکارم دیمەنەکان بگوازێتەوە ئەوەی کە من لێرە تێبینیم کرد شتێکی زۆر جوانم لە خەڵکی چەمچەماڵ بینی یعنی خەڵکێکی زۆر بێبەرامبەر هاتووە یارمەتی خاوەنی کۆگاکە و ئاوەکە دەرەکەن ئەوە شتێکی سەرنجڕاکێشە و بە تایبەتی لە قەزای چەمچەماڵەوە شێتەوە بەڵێ